سڵاوتان لێبێ بەڕێزان، خۆشحاڵین دووبارە پێتان دەگەینەوە لە چەناڵی یوتیوبی ژیری دەستکرد بۆ مامۆستایان لە بڕگەی پوختەی کتێبەکان. پوختەی کتێبی ژمارە 7. کتێبی ئەم جارەمان بە ناونیشانی فێرکردن بە AI یان بە ژیری دەستکرد وەکو ڕێنوێنێکی پراکتیکی بۆ سەردەمی نوێی فێربوونی مرۆڤەکان کە لە ساڵی 2024 لە زانکۆی جۆن هۆپکینز بڵاوکراوەتەوە لە نووسینی خۆزێ ئەنتۆنی بۆن لەگەڵ سی ئیدوارد واتسن. ئەم کتێبە لە 12 بەشی سەرەکی پێکدێ کە بەشێکی یان پوختەیەکی ئەو بەشانە دەخەینە ڕوو. لە بەشی یەکەمدا باس لە بنەماکانی AI واتە ژیری دەستکرد کراوە. لەم بەشەدا هەڵدەستێن بە ناسینی ئەو چەمکە بنەڕەتیانەی ژیری دەستکردی لەسەر بنیادناوە وەکو LLMS کەواتە مۆدیلە زمانەیە گەورەکان، هەروەها GPTەکان یان ئەو پلاتفۆرمە جیاوازانەی کە بەکاردێ وەکو کلاودی و چات GPT و ئەوانی تر. لەم بەشەدا نووسەران ئەوە ڕوون دەکەنەوە کە چۆن مۆدیلە جیاوازەکانی AI و جۆرەکانی جیاوازی لە زیرەکی بزانین جیاوازیان چییە، هەروەها چۆنیش دەتوانین جیان بکەینەوە لە تۆڕی دەماری یان ئەوەی نیورال نێتوەرک. لەم بەشەدا دوو خاڵی سەرەکی یان سێ خاڵی سەرەکی هەن کە زۆر گرنگە. یەکەمیان خوێنەر دەبێت تێبگا لە توانا و سنوورداریەکانی AI واتە AI ژیری دەستکرد دەتوانێت لایەنگیری زیاد بکە لە داتای ئینتەرنێتدا و دەتوانێت وڕێنەش بکواتە زانیاری هەڵا بە متمانەوە پێشکەش دەکا، بۆیە دەبێت ئاگاداری ئەو خاڵە بین. دووەم لایەن ئەخلاقیەکانی پەروەردەکاران بە تایبەتی دەبێت بیر لەوە بکەنەوە کە چۆن AI دەبێتە هۆی بەرپاکردنی نایەکسانی پەروەردەی و زیادکردنی یان بێتەوەی کەمکردنەوەی. سێەم خاڵیش لەم بەشەدا ئەوەیە کە پێویستە هاوسەنگی هەبێت. بەکارهێنانی AI دەبێت هاوسەنگ بێ لەگەڵ پەرەپێدانی کارامەی مرۆیە بنەڕەتیەکانی وەکو بیرکردنەوەی ڕەخنەگرانە و داهێنان و لێکدانەوەی ئەخلاقی. دووەم ناونیشانەکەی سەردەمێکی نوێی کارە. لەم بەشەدا هەردوو نووسەر باز لەوە دەکەن کە چۆن AI پیشەسازی و پیشە جیاوازەکان دەگۆڕێت و چۆنیش دەتوانین بە دوای ئەو کارەمەیانەدا بگەڕین کە بازاڕی کاری AI گرنگیان پێدەدا. لەم بەشەدا سێ خاڵی سەرەکی هەن کە پێویستە لێی بخوێنینەوە یان بگەینە ئەنجام. یەکەم، خوێندنی باڵا دەبێ قوتابیەکانی ئامادە بکات بۆ گۆڕانکاری تەکنەلۆژی خێرا و بۆ کەمبوونەوەی ئەو کارە سەرەتایانەی کە پێشووتر دەکران. خاڵی دووەم، دەبێت سەرنجمان بگوازرێتەوە بۆ پەرەپێدانی کارامەیی گونجاو لە جیاتی زانیاری جێگیر. هەروەها دەبێت دامەزراوەکانیش دڵنیابن لەوەی کە سوودەکانی AI بە شێوەیەکی دادپەروەرانە دابش دەبن و بە شێوەیەکی بەرپرسانە و ئەخلاقیانەش لە شوێنی کاردا بەکاردەهێنرێن. لە بەشی سێمدا باز لە نووسین و خوێندنەوە بە شێوەی AI دەکە. بەشەدا نووسەرەکان باز لە تێگەیشتنی قوتابیان دەکەن لەسەر چۆنیەتی بەکارهێنانی کاریگەری ئامێرەکانی AI لە ڕێگەی دروستکردنی پرۆمپت واتە چۆنیەتی داڕشتنی داواکاریەکانیان و دووبارەکردنەوەی و هەڵسەنگاندنی ڕەخنەگرانیان. خاڵە سەرەکیەکانی ئەو بەشەدا دەتوانین پوختی بکەینەوە لە چەند خاڵێک. یەک، پرۆمپتی ڕوون و تایبەت پێویستن بۆ بەدەستهێنانی ئەنجامی خوازراو لە ئامێرەکانی AI واتە دەبێت داواکاریەکەت ڕوون و تایبەت بێ. دووەم، پێویستە قوتابیان تێبگەن لە توانا و سنوورداریەکان و ئەگەری دروستکردنی زانیاری هەڵە لەلایەن AIەوە. سێەم، دەبێت خوێندکاران لەوە تێبگەن کە AI ئامێرێکە بۆ باشترکردنی زیرەکی و ژیری مرۆڤ نەک جێگرەوەی ئەوان.
بەشی چوارەمی کتێبەکە ناونیشانەکەی بریتیە لە دووبارە وێناکردنەوە و داڕشتنەوەی تێگەیشتنمان بۆ داهێنان، کە لەم بەشەدا نووسەرەکان باز لەوە دەکەن کە چۆن AI ژیری دەستکرد تێڕەوانی نەباوەکانی داهێنانی گۆڕیوە، هەروەها ڕۆڵیشی چییە لە باشترکردنی داهێنانی مرۆیی لە بوارە جیاجیاکاندا وەکو ئامێرێک. لەم بەشەدا دەمانخاتە دووبارە بیرکردنەوە لەوەی کە کاری داهێنان چییە، بە تایبەتی لە بوارەکانی وەکو هونەر و نووسین و میوزیک و توێژینەوە. هەروەها لایەنە ئەخلاقیەکانی ئەو ناوەڕۆکەی کە لەلایەن ژیری دەستکردەوە دروستکراوە چییە و چۆنیش دەکرێت بە هەڵە بەکارهێنان بگرێتەوە. هەر لەم بەشەشدا جەخت لەسەر ئەوە کراوە کە مامۆستایان دەبێ ژینگەیەک دروست بکەن هەم ئەگەرەکان و هەم چاڵەچەکانی داهێنان لە ڕێگای AIەوە لە خۆ بگرێت و ڕوون بکاتەوە. بەشی پێنجەم مامۆستایەک کە لەلایەن AIەوە پاڵپشتی کرابێت. لەم بەشەدا هەوڵ دراوە ڕێگا پراکتیکیەکان بدۆزرێتەوە کە مامۆستایان دەتوانن ژیری دەستکردی تێدا بەکار بهێنن بە مەبەستی باشترکردنی فێرکردن و توێژینەوە و ئەرکە کارجێڕیەکانیان. هەر لەم بەشەدا باز لەوە کراوە کە AI چۆن دەتوانێت یارمەتی مامۆستایان بدا لە ئەزموونی فێربوونی کەسی، هەروەها فێرکردنێکی جیاواز و فیدباکی تایبەتمەند و کەسیش بۆ فێرخوازەکانی. لەم بەشەدا باز لەوە دەکرێت کە مامۆستایان دەبێ هاوسەنجی بدۆزنەوە لە نێوان یارمەتی و پاڵپشتیەکانی ژیری دەستکرد و پاراستنی پیشەیی بوونی خۆیان و شارەزاییان. لێرەشدا باز لەو پاڵپشتی و یارمەتی دەرانەی AI دەکرێت کە ڕەنگە سروشت و ڕۆڵی کاری مامۆستایی بگۆڕن. لە بەشی شەشەمی کتێبەکەدا باز لە ساختەکاری و دۆزینەوەی لە ڕێگای AIەوە دەکرێت. نووسەران لێرەدا شیکاریەک دەخەنە ڕوو بە مەبەستی دەستنیشانکردنی کێشەکانی ساختەکاری لەگەڵ دۆزینەوەی ئەو بنەمایانەی کە AI دەتوانێت دەستی پێیان بگا. جەختش لەسەر ئەوە دەکەنەوە کە تێگەیشتن لە شێوازی ساختەکاری گرنگە بۆ ئەوەی بین ئەرکەکان دووبارە دیزاین بکەینەوە. لەم بەشە باز لەوەش کراوە کە ئامێرەکانی دۆزینەوەی ساختەکاری AI سنوورداریەکی بەرچاوی هەیە، هەروەها نیگەرانی ئەخلاقیشی لێکەوتۆتەوە لە کاتی بەکارهێنانیدا. جەختیش لەسەرەوە دەکەن کە پێویستە ئێمە ئەو بەکارهێنانە بکەین بە کەلتور، نەک تەنها بە چاودێر بین لە سەریانەوە. کەواتە ڕێگەگرتن لە ساختەکاری بەوە دەکرێت کە پەروەردەی کللتورێکی دروستی ئەکادیمی و فێربوون بهێنینە ئارە. هەر لەم بەشەشدا بە شێوەیەک باس کراوە کە دەبێت ئەرکەکان بە شێوەیەک دیزاین بکرێن کە هاوکاری ژیری دەستکرد فێربوونەکەمان باشتر بکە، نەک ئێمە ڕێگەی لێ بگرین و دووری بخەینەوە. ئەمە پێی دەڵێن داهێنان نەک ساختەکاری. لە بەشی هەفتەمدا باز لە سیاسەتەکانی ژیری دەستکرد دەکرێت. لەم بەشە باز لە پەرەپێدانی سیاسەتە دامەزراویەکان دەکرێت بە شێوەیەکی کاریگەر بۆ ئەوەی AI بە کاریگەرانە بەکاربهێنرێت لە کەرتی پەروەردەدا. لێرەدا سێ خاڵی گرنگ خۆیان پیشان دەدەن. یەک، سیاسەتەکانی بەکارهێنانی AI پێویستە چاوەڕوانیەکانیان ڕوون و ئاشکرا بن، لە هەمان کاتیشدا دەبێت نەرمونیان و فلکسبڵ واتە مرونەتیان تێدا بێ و بگونجێن بۆ ئەوەی لەگەڵ گۆڕانکاری تەکنەلۆژیا خێراکانیش بمێننەوە. دوای ئەوە باز لەوە دەکا کە قوتابیان و فێرخوازان لە پەرسەندن و پەرەپێدانی ئەو سیاسەتانەدا بەشدار بن بۆ ئەوەی پەروەردەکاران یان ئەوانەی بە سیستەمی پەروەردەدا دەڕۆن هەست بە پرسیارەتی هاوبەش و هەست بە خاوەندارەتیش بکەن.
ئەو سیاسەتانە نابێ کاریگەریی نادات پەروانانە دروست بکات لەسەر ئەو گروپانەی فێرخوازان کە بەو سیستەمەدا تێپەڕ دەبن یان ببێتە هۆی دروستکردنی لەمپەر و بربەست لەوەی کە دەستیان بگا بەو خزمەتگوزاریانە. لە بەشی هەشتەمدا باس لە نمرەدانان و دووبارە پێناسەکردنەوەی کواڵیتی دەکات. نووسەرانی ئەم کتێبە دەیانەوێ ئەوە بخەنە ڕوو کە چۆن بتوانین دووبارە پێناسەی پێوەرەکانی کواڵیتی بکەینەوە و پێناسەی شێوازەکانی هەڵسەنگاندن بکەینەوە لە سەردەمی ئەیدا. لێرەدا دەبێ پێوەری ئەوتۆی کواڵیتی بهێنینە ئارە کە ڕنگدانەوەی ئەو کارامەیانە بێ کە لە جیهانی ئەیدا گرنگیان پێدەدرێ. دەبێت شێوازەکانی نمرەدانان و هەڵسەنگاندنیش دادپەروەرانە بن و ڕوون بن و لەگەڵ ئامانجی فێربووندا هاوتەری بوو کۆک بن کە لە ڕێگەی ئەیەوە ئەنجام دەدرێت. هەروەها باس لەوەش دەکا کە دەبێ ئێمە هاوکاری فێرخوازان بکەین بۆ ئەوەی ئەوان بۆ خۆیان هەڵسەنگاندن بۆ کواڵیتی کارەکانی خۆیان بکەن نەک تەنها ئەی کارەکە بکات. لە بەشی نۆیەمدا ناونیشانەکەی فیدباک و ڕۆڵ جێڕان یان یاری لەگەڵ ئەیدا. لەم بەشەدا هەوڵدراوە کە باسی ئەوە بکرێت چۆن ئەی دەتوانێت فیدباکێکی باشتر و زیاتر شخصی واتە کەسی پێشکەش بەو کەسە بکە، هەروەها ڕاهێنانش بە شێوەی ڕۆڵ بینین یان یاریکردن بە شێوەیەکی کاریگەرانە پەرە پێ بدا و بخاتە ڕوو. لێرەدا ئەی باز لەوە کراوە کە ئەی دەتوانێت فیدباکێکی زۆر خێراتر هەروەها تایبەتمەندتر پێشکەش بکە بە بەراورد بە شێوازە باوەکان. هەروەها ڕۆڵ جێڕان و یاریکردن لەگەڵ ئەی دەبێتە هۆی دروستکردنی دەرفەتی زیاتر بۆ مەشق و تاقیکردنەوە لە ژینگەیەکی سەلامەتیش. لێرەشدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە فێرخوازان و قوتابیان پێویستیان بەوەیە کارامەییان هەبێ بۆ هەڵسەنگاندن و بەکارهێنانێکی کاریگەرانە بۆ فیدباکێک کە لە ڕێگای ئەیەوە دەدرێت. بەشی دەیەم تایبەت کراوە بە دیزاینکردنی ئەرک و هەڵسەنگاندنەکان و هاوتەری لەگەڵ هەوڵ و تێکۆشانی مرۆڤ. لەم بەشەدا هەوڵ دراوە کە بنەمانوێیەکانی دیاریکردنی پرۆسە و ڕێنماییکردنی بەشداری کردنی واتاداری قوتابیان لە هەر ئەرکێکدا ڕوون بکرێتەوە. واتە تۆ وەک مامۆستا دەبێت ئەوە قبول بکەی کە خوێندکارەکانت قوتابیەکانت یان فێرخوازەکان دەستیان بە ئەی دەگات و بەپێی ئەوەش ئەتۆ دیزاینی ئەرک و هەڵسەنگاندنەکانیش بکەیت. ئەرکەکان بە شێوەیەک دروست بکە، ئەساینمنتەکان بە شێوەیەک دابنێ کە پێویستیان بە هەوڵی مرۆیی دیار هەبێ ڕکە ڕنگدانەوەی بیرکردنەوەی ڕخنەگرانەیان بێت. یارمەتی قوتابیەکانیشت بدە بۆ ئەوەی لەوە زیاتر تێبگەن کە بۆچی ئەرکەکان گرنگن نەک تەنها تەواوکردنی ئەرکەکان. لە بەشی 11هەمدا کە نووسین و ئەیە یان ژیری دەستکردە، ئەم بەشە تایبەت کراوە بۆی کە تیشک بخاتە سەر پرۆسەی نووسین و بنەمایەکانی دیزاینکردنی ئەو نووسینە بە نمونەیەکی زۆرەوە لێرە باس کراون. دەبێ لێرەدا باز لەوە دەکا کە دەبێ نووسین وەکو پرۆسەی بیرکردنەوە سیر بکرێ. نووسین وەک پرۆسەیەک لە بیرکردنەوەی ڕەخنەگرانە و ڕنگدانەوە و پەیوەندی نەک تەنها دروستکردنی بەرهەمهێنانی دەقیان دروستکردنی دەقیق. دەبێت جەختش لەوە دەکاتەوە کە ئەرکەکان بە شێوەیەک دیزاین کرابن بۆ ئەوەی هەم بەکارهێنانی ئەی ئاسایی بێ لە هەمان کاتیشدا جەخت بکاتەوە لەسەر ڕەسەنایەتی واتە ئەساڵەت و ئۆریجناڵیتی لەسەر دەنجی نووسەرەکە خۆی یان ئەو کەسێک کە ئامادەی کردووە و هەروەها لەسەر شیکاری ڕەخنەگرانەشیان نەک تەنها بەرهەمهێنانی دەقەکە. باسیش لەوە کراوە کە چۆن لە ڕووی ئەخلاقیەوە ئەو چاڵاکیانە بخەڕوو کە دەبێ ناچاریان بکەی سەرچاوەکان دەستنیشان بکەن کاتێک کە ئامێرەکانی نووسینی ئەیش بەکاردەهێنن. لە بەشی 12هەمین و کۆتایی کتێبەکەدا
باز لە ئەرک و هەڵسەنگاندنەکانی ژیری دەستکرد دەکات. لەم بەشەدا جۆرە نوێیەکانی ئەرک و هەڵسەنگاندن دەخاتە ڕوو کە بە تایبەتی بۆ سەردەمی ژیری دەستکرد دیزاین کراون. لێرەدا باز لەوە دەکا کە ئەو ئەرکانەی کە بە ئەی‌آیەوە بەهێزتر کراون بە شێوەیەکن کە فێربوونی قوڵ و بیرکردنەوەی ڕەخنەگرانە پەرە پێدەدەن. هەروەها دەتوانێت ئەی‌آی فێربوون بە کەسی بکاواتە ئەزمموی فێربوونی تایبەتمەند و هەڵسەنگاندنی گونجاو فەراهەم دەکا بۆ بەکارهێنانەکانی. هەروەها گرنگیش بەوە دەدات کە مامۆستایان دەبێ بەردەوام فێری تەکنەلۆژیا نوێیەکانی ئەی‌آی بن و بەکاری بهێنن لە بواری پەروەردەیی خۆیاندا. کەواتە بەگشتی لە درێژایی ئەو کتێبە 12 بەشیەدا بۆن و واتسن جەخت دەکەنەوە لەسەر کارامەیەکانی بیرکردنەوە ڕەخنەگرانە، خوێندنەوە و نووسینی زانیاری و خوێندنی هونەرەکان لە کاتێکدا کە لە ئێستادا لە سەردەمی ئەی‌آی زۆر گرنگترن لە پێشوو. لە جیاتی ئەوەی ئەی‌آی وەکو مەترسیەک سەیر بکرێ، پەروەردەکاران و مامۆستایان پێویستە وەکو دەرفەتێک بۆ گۆڕانکاری پێشکەوتوو پێشوازی لێ بکەن کە دەبێتە هۆی باشتربوونی فێربوون، دەبێتە هۆی پەرەپێدانی توانای داهێنەرانای قوتابیەکانیان.